بەداخەوە لە گۆڕستانەکانە دەبینین لە کاتی جەنازە بەڕێکردن و جەنازە شاردنەوە پێکەنینەوە چێتە پشتە. ئەگەر ئینسانێک شخصیەتی هەبێ لەو شوێنانە پێ ناکەنێت. ئینسانێک هەست و شعوری هەبێ لەوێدا پێ ناکەنێت کە کەسانێک هەیە دڵیان دەکوڵێ، جەرگیان دەکوڵێ. برایەکی مردووە، کوڕێکی شیرینی مردووە، کچێکی شیرینی لەدەستداوە، باوکی مردووە، دایکی مردووە، لەولاو تۆ پێیەکەنی کوا هەست و شعوری تۆ، کوا خەمباری تۆ. ئەو شوێن پێکەنین نییە، ئەو گۆڕستانە. بیرێک بکەرەوە. بەداخەوە کەسانێک دەبینیم پێ دەکەنێ، لەوەش ناخۆشتر کەسانێک دەبینی دەوەستن دەڵی یاریزانەکانە بەڕیز دەوەستن ناو گۆڕستانەکە ڕەسمەگرن بۆ یادگاری. لەوێ کابرا ماڵی کاول بووە دڵی دەکوڵێ، ئەمش لەوێ خەریکە ڕەسمگرتنە. واللهی ئینسانێک یەک تۆزێ عەقڵی هەبێ، یەک تۆزێ ڕێز و حورمەتی هەبێ، دوو لە ڕێی بەڕێستان ئەو شتە ناکات. لەناو گۆڕستانە بە دیار کە سوکاری مردووەوە خەریک ڕەسمگرتن بە بۆ یادگاری. ئێ باشە تۆ باپیرەی کێ عاقڵە بی، کەی دەبیتە مرۆڤێک کە هەست و شعورت هەبێ ئەو کەسە لێی قەوماوە تۆ بەشداری خەمباریەکەی بکە یا خەریکە ڕەسمگرتن بی. چەند جار ئەو شتانە بە چاوی خۆم بینیوە، چەند کەسی ئێوەش بینیوتانە بەڕیز دەوەستن ڕەسم دەگرن ناو قەبرستاندا. باشە تو خوا کوڕەکەت، کچەکەت، باوکت، دایکت، کەسێکت بمرێ و لەو لاشۆ خزمەکەت ڕەسم بگرێت، تۆ چی پێڵێ؟ وێنە بگرێت. تخوا چی پێڵێ؟ دەستە خۆش بێ، وەڵڵی لەبەر چاوتەکەوێ، وەڵڵی خەڵکیش تۆی لەبەر چاوەکەوێ. بۆی ئینسانی موسڵمان دەبێ سەردانی گۆڕستان دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەچوو بە گۆڕستان دەگریا، پێ نەئەکەنی. شوێنی دەمەتەقێ نییە، شوێنی قسەی ناخۆش نیە، ئەمە دیوەخان نییە، ئەمە قەبرستانە. وا تێ نەگەی قەبرستان و مزگە و دیوەخانە. ئەبێ ڕێزی حورمەتی خۆی هەبێ، کەواتە بزانێت بۆچی دەژیت، کەواتە نە پێ بکەنە، نە لەوێ جگەرە بخۆ، نە لەوێ ڕەسم بگرە، شخصیەتی خۆت بپارێزە. پیاوێکی بە شخصیت بڕۆ گۆڕستانەوە بە خاوەن مردوو بزانێت کە تۆ بەڕاستی خەمباری، بەڕاستی بێتاقەتی، بەڕاستی دڵسۆزی خاوەن مردوەکەی. کەواتە ئاگاداری خۆمان بی بە ئیزنی خوا.